دیارە قەیرانی سەرەشی خۆڵهەڕا قەیرانی لەبوونی دیموکراسیەتە جا لەگەڵەوەی کە تۆ قەیرانی دیموکراسی تەبوو نەبوونی حکوومەتی دیموکراتی تەبوو لەگەڵەوەیدا کێشەی ئەوەی بەدووادا هاتیە کە مەسلەی دەوڵەتی هاوڵاتیت نییە کە دەوڵەتەکانی ناوچەکەی بەشێکی زۆریان دەوڵەتی قەومین هەندێک شیشیان دەوڵەتی مەسعبین لە نمونەی ئێران کە تێکەڵەیە کە هەم لە دەوڵەتێکی مەسەبی هەم لە دەوڵەتێکی قەومی و تورکیا هەشتا حەدێکم دەوڵەتێکی قەومی ڕاسیستی هینە ڕاستیستی هەلمانیا و دەوڵەتە عەرەبیەکانیش هەرێکیان بە پلەی جیاجیا هەندێکیان دەوڵەتی سونی سەلەفی مەسهەبینە هەندێکیان دەوڵەتی شێوە دیکتاتۆرینە هەرێکە و بە شێوەیەکی دیارە ئەمەم بیر و فەلسەفەیەی سەرۆک ئاپۆ بیر و فەلسەفەیەکی تەواو فراوانە بۆ چارەسەرکردنی تەواوی گرفتەکانی خۆرهەڵات ئەویش لە شوێدا خۆیان بینیتەوە لە مەسلەی جۆرێک لە کۆرفیرداڵیزمی دیموکراسیانە کە وەکو تەرحێک هەیە لە ناوفکری ئەوداوە پێکەوە ژیانی گەلانە لە چوارچێوەی ئەم جۆرە لە کۆنفیدرالیزمەدا کە بەسەلەوەی ئێستا لە ڕۆژئاوا پەیڕەوە کرێ سەلەن ڕاستە ڕۆژهەڵاتی سووریا بەدەست کوردەکانەوەیە بەڵام لە هەمان کاتدا لە چوارچێوەی خۆبەڕێوەبەری دیموکراتیانەدا نەتەوەکانی دیکەش بەشدار پێکراون لە بەڕێوەبرنی ئەو کیانەدا واکرێ لە ناو دەوڵەتەکانی دیکەشدا ینی فکرەی کۆنفیدرالیزمی دیموکراسیانە و خۆبەڕێوەبەری دیموکراتیانە و ئەوانە برەی پێ بدرێت کە لە تێزەکانی عەبدوڵڵا ئۆجەلاندا ڕەنجی دایەتەوە بۆی چارەسەری بنیادی کێشەکانی خۆرهەڵات بکرێت کە لەو ڕێگەیەوە هەم دەوڵەتی هاوڵاتیت بۆ دروستەبی هەم دوورەکەویەوە لە شێوەیەک لە زۆرێک لە دەوڵەت کە دەوڵەتی مەسەبیە یان دەوڵەتی ناسیۆنالیستیە یان دەوڵەتی فاشیستیە کە لەو ناوچەیەدا تەواجودی هەیە ڕاستە بەڕێز ئاپۆ وەکو فیزیک کەسێکی زیندانی کراوە کەسێکە لە دوورگەی ئیمرانیداژی بەڵام عەبدوڵڵا ئۆجەلان وەک فکر لە ناو خەڵکدا لە ناو کۆمەڵگەی کوردیدا لە ناو حتا تێزەکانی پەڕیوتەوە بۆ ناو کۆمەڵگاکانی دیکەش ئەکرێ بڵێین ئازادی فیزیکی بەڕێز ئۆجەلان لە هەوڵ بدرێ مەسەلا ئەو کورد ئەو توانایی هەیەی یان خەڵکی ئازادی خواز ئەو توانایەتی هەیەی بۆ ئازادکردنی بەڕێز ئاپۆ برەوی پێبدا ئەگەرنا بەڕێز ئاپۆ وەک بیر و فکر کەسێکی ئازادە هینە ئەنی لە ناو کۆمەڵگادایە ئەنی کتێبەکانی لە ناو کۆمەڵگادانە وەکو حرەکەیەکی کە پارتی کرێکارانە هەیە لە ناو کۆمەڵگا لە ناو زیڤاکی کوردیدا ئیشەکەن ئەو زۆرجار لە کتێبەکانیشیدا ئاماژەی پێداڵە گرتنی من لە گرتنی کەسەهاتی مندا ینی کۆمەڵگای کوردی زیندانی کرایە ینی گرتنی من واتە گرتنی کۆمەڵگات چونکە ئەو نوێنەرایەتی پرسێکی گشتیەکە کە پرسی کووردە لە باکووری کوردستان و بزا لە هەر چوار پارچەی کوردستان کە پەکەکە فەلسەفەکەی ینی تێپەڕترە لە زۆرێک لە حیزبەکان دیکە بەرفراوانترە ینی بەنسەلا کار و خەباتی خۆیان کورد نەکردێتەوە بۆ پارچەیەشی دیاریکراو بەڵێ بێگومان سەرۆک ئۆجەلان نەکرد بۆ کورد نەکیا بۆ ڕۆژهەڵات ناوڵات بۆ کوی مرۆڤایەتی زەرورەتیی حەتمیە و ئەو بیرمەندێکی گەورەی چیە کۆی ئەو کێشانەیە کە لە دنیادا ئێستا هەن و گرفتن لە بەردەم چارەسەرکردیاندا هەیە وەکو کێشەکانی ناو کۆمەڵگا کێشەکانی ژن و ئازادی گەلان پێکەوە ژیانی گەلان بۆیە زەرورە فیزیایی جەستەیی ئێستا سەرۆک ئۆجەلان لە کۆی ئەم قەزیانەدا بووای بۆی بیتوانی باە بیر و فکر و فەلسەفەی خۆی بەکار بهێنێت بیخاتە گەڕ لە پێناو مرۆڤایەتیدا بێگومان ئەیتوانی لە ئێستانێکەدا ڕۆڵی کۆی ئەو کارێزمانە بژێر بەشێک لەو کارێزمانە بژێڕێک کە ئێستا لە ساعەکەدا نەماون بە زۆرورێتیی حتمی ئەزانم بە ئێستانێکەدا ئۆجەلان لە ساعەکەدا هەبێت بتوانێت فکرەکانی خۆی فەلسەفەی خۆی دووچنی خۆی لەبارەی کێشەی مرۆڤایەتی بخاتە گەڕ چونکە ئەو بەڕاستی لە تێزەکانی خۆشی لە فکرەکانی خۆشی باس لەوەکە کە هەر بەتەنەم بەبەستی قەزیەی کوردنیە ئەو بۆ کۆی قەزیەی مرۆڤایەتی ئیشەکە ئەو چارەسەری پێ بۆ مۆزوعی ژن و ژنۆلۆژی
چارەسەری بۆ مۆزوعی کێشەکانی ناو کۆمەلگا چونکە بەڕاستی ئۆجەلان ڕێبەراپۆ بە تەنها بیرمەندێکی سیاسی نییە بەڵکو کۆمەڵاسێکی گەورەشە کە چارەسەری پێ بۆ کۆی کێشە و ئەو گرفت و جاردە کۆمەڵاتیانی کە ئێستا لەو کۆمەلگادا هەن و چارەسەرێکی بنەڕەتیشی پێ بۆ مۆزوعی ئەو هەڵتۆقینە لە ناکا و پڕبوونی کە سەرمایهداری یان سەرمایهداریان تۆقینە سیاسێکی ئێستانەکەدا هەیە ئەو چارەسەری بۆم بابەتانەش پێ هەیە و بە باوەڕی وایە کە مرۆڤەکە ناکرێت هەندێکیان لە ئاسمانیشدا بەرەو ئاسمان گەشە بکەن و بەرز بنەوە هەندێکیان لەسەر زەویدا شوێنیان نەبتیدا بژن ئەم چارەسەری بۆم بابەتانەش پێ بۆیە زەرورەتی عەتمی ئێستانێکە ئۆزەلان لە ساعەکەدا بووایە بۆ بەتایبەتی بۆ ڕۆژهەڵات ناوەڕاست گرنگجێکی گەورە بووە کوردیش بە تایبەتتر ئێستانەکە بووە باە ئەو فراغەشی پڕە کردو کە ئێستا مامزەلال و چەندن کەسایەتی کاریزمایوەکو مامزەلال نوێشێروان ئەمان لە ساعەکەدا نەماون ئەیتوانی ڕۆڵی ئەمانی بژێڕیت.